دەمەی لەشکری ڕژەمی بەعەز بڕیاریدا بوو خاچی کوردان هەڵوەجێڕێ ڕەز و باخی دەیاتەکان لە بنەوڕا هەڵبچێشێ ئەو دەمەی وەیشومەی ئەنفال لە خواروی کوردستانەوە هەڵدەخشا بەرەوسەر پۆل پۆل کورد زبانان لە پشتی زیل دەکران و دەبران بۆ بیابانی عەرعەر ئالەو ساتەدا گروپێک گیان لەسەر دەستی نیشتیمان پەروەر لە نێو دڵی شارەکاندا ببوونە هیوا و فریادڕاز بێجێدانە دڵڕەقی جەلادەکان دڕندەیی گورگەکان ڕایاڵەی بەهێزی شار و شاخ بوون کاتێک بە نێو پەراوەکانی مێژووی ئەو قۆناغەدا گوزەر دەکەی لە ئازایەتی و چاونەترسیە و گروپە لە ئیرادە و بیر و باوەڕیان لە چالاکی و جوڵانەوەی بەرفراوانیان سەرسام ڕادەمێنی تێدەگەی دروشمەکانی مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان کەم ژیان و کەڵ ژیان وێردی سەر زبانیان بووە ئەو گروپە بە فەلسەفە و بیری کۆمەڵی ڕەنجدەران لەسەر میراتی خاڵە شاب و کاگارام گۆشکرابوون و لە ژێر کاریگەری دنیابینی و ڕاستپاردەی نەوشیروان مستەفا هەنگاویان دەنا ئەو گروپە ڕێخستنە نهێنیەکانی کۆمەڵی ڕەنجدەران بوون لە شاری سلێمانی و دەوروبەری ئەو دەمەی هەورێکی ڕەش ئاسمانی نیشتیمانی داگیر کرده بوو قەلە ڕەشەکانی بەعەس بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە دابارینە سەر خاچی کوردستان و کوردستانیان بەرەو وێرانە برد دێکان وێران کران دارستانەکان و باخ و باخات هەمووی سووتێنرا کانیا و چەمەکان وشکران لەگەڵ ئەوەشدا کۆمەڵە پیاوێکی یازا مەردانە مانەوە ناو ئەشکەوت و چەم و بێشەکانیان هەڵبژارد بۆ ئەوەی درێژە بە شۆڕش و بە کوردایەتی بن ڕێگەیان نەدا کوردستان بکەوێت لەوێ تەنها سەرکردەیەک قۆڵی لێ هەڵماڵی و پێی نەخستە خاچی دوژمنانەوە لە باشووری کوردستان مایەوە پلانی داڕشت بۆ هێزەکانی پێشمەرگە ئەوەی لە ناوچەکانی خۆیان مابوونەوە بۆ ڕێخستنەکانی ناوشار بۆ ئەوەی هاوکاریان بن بەرنامەی دانا بۆ ئەوەی کە کوردستان ئەبێ لەسەر پێ خۆی بمێنێت نەوشیروان مستەفا ئەو سەرکردەیەی بە پلان و بەرنامەکەی نەیهێشت شۆڕش و کوردستانیش بکەوێت بەڵێ ساڵانی هەشتا و هەشتاونەوە ئەو ساڵە پڕ لە زەحمەتەیە کە شۆڕش و پێشمەرگەی تیا بوو ئەو ساڵە پڕ زەحمەتانەیە کە خەڵکی کوردستان بە تەواوی ناومێد بوون بەڵام ئەو بۆ هۆکاری ئومێدگەڕانەوە ئێمە لە زاری ڕێخستنەکان و پێشمەرگە دێرینەکانی ئەو سەردەمەوە لە بەرنامەی جێپەنجەی مێژوو چەندین زانیاری نوێ ئاشکرا دەکەین چێبوون ئەوانەی پێشمەرگەیان پاراست چێبوون ئەوانەی توانیان هاوکاری مادی و معنەوی بگەنە پێشمەرگە ئەو سەرکردەیەش چێبوو کە توانی شۆڕش لەسەر پێی خۆی ڕاگرێ و تا گەیاندیە ڕاپەڕینی ساڵی 1990. کار و چالاکی ڕێخستنەکانی کۆمەڵە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو گەلێک زۆرن ئەوە تا لە سەروبەندی ئەنفالدا و لەسەر داوای نەوشیروان مستەفا پۆل پۆل پێشمەرگە گیر خواردوەکانی بناری پیرەمەگرون و چەمی ڕەزان دەگوازنەوە بۆ ناو شار و پاشان بە ڕێگەی نهێنی دەیانگوازنەوە بۆ دەڤەری پشدەر و پاشان سەرکردایەتی هەر ئەمان بوون پیتاک و پێداویستی ژیاریان دەگواستەوە بۆ شاخ هەواڵ و زانیاریەکانی شاریان دەگەیاندە سەرکردایەتی لەگەڵ زیادبوونی فشار و ئاستەنگەکانی بەعەس هەر ئەمان بوون چاونەترسانە سنووری چالاکیەکانیان ژمارە و بازنەی ڕێخستنەکانیان فراوانتر کرد تا ئەو ساتەی فۆکەسی دوژمن کەوتە سەریان و
ئاشکرا بوون. ئیتر زۆرینەی ئەندامانی گروپەکە کەوتنە دەست دوژمن و دەستگیرکران. کاتێکیش گوزەر بە نێو ژیانی زیندانی ئەو گروپەدا دەکەی دەبینی پڕا لە ئازایەتی و نەبەردی، پڕا لە هەڵوێستی مەردانە و گیانفیدایی. هەر بۆیە چارەنووسی بەشێکی زۆریان لە سێدارەدان بوو. ئەوەشی لە دوی ئەم گروپە بەجێما دووبارە بوونەوە بەرجەستکاری پلانی ڕزگاری نەتەوەی و لە ڕاپەڕینی باری 1990دا ڕۆڵی جوامێرانان بینی لەو نەخشەی نەوشیروان مستەفا بۆ ڕاپەڕین کێشاوی. ئەرکی گەورەیان پێسپێدرا بوو کە بەو پەڕی ئازایەتیەوە جێبەجیان کرد. بەرەو کۆتایی دەی هەشتاکانی سەدەی ڕابردوو دەچوین. پێشمەرگە ماندوو بوو، کار لەوەدا نەبوو شەڕی بەرامبەر بکرێت. دەوڵەتی عێراق لەگەڵ ئێران کۆتایی بە شەڕهێنا بوو، بۆیە بە هەموو هێزێکەوە بە جۆرەها چەکەوە تەنانەت چەکی کۆمەڵکوژ و قەدەغەکرا و کەوتو بۆ گیانی خەڵکی کوردستان و شۆڕشەکەشی. بۆیە پلانەکەوا بوو کە پێشمەرگە هێواشێواش بەرەو سنوورە دەستکردەکەی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان بڕات و بەڵام چۆن و بەچی شێوەیەک. لێ مجموعە پێشمەرگەی پەراگەندە لە ناو چەمی ڕێزان یەکتریان بین و کۆبوونەوە لە ماڵی کاغلی پسکۆل کۆبوونەوە. ئێمە مجموعە من خۆم دووسێ برادرم لەگەڵا بوو، کاک شادمان و کاک ئازاد. دوای ئەوە هینمان بینی تیپی سیۆکی سلێمان بینی، سیۆکی سلێمانی کەوان شارزای منتیقەکە نەبوون لێ بوون، هەروەها کاک عەلی پسکۆل و دەستەکەی. دوایەوە خەڵکیشی زۆر لێ بوون، خێزان و ژن و مناڵ لە ناو چەمی ڕێزان سەرباز گەڵات و تامان چەمی ڕێزان زۆر بەی کەس بینێتی چەمێکی تەسکە و ئاەک و پیاڕوا و دارستانەکەی، بەڵام ئەم بەروبەری چەمەکە هەمووی جادەی بووە، یعنی بە سەدان دەبا بە و زرێ پۆش لەم بەروبەری چەمەکە هاتوونە سەر شاخەکە بە زیاد، یعنی ئەوەی کە تەقی مەکرا بۆی کە 150,000 جاش و سەرباز هاتبن بۆ منتقە و ئیترۆی هەریشیان فال بوو. ئێمە لە چەمەکە ئاماینەوە ئەو ڕۆژە بڕیارماننا شەڕیمان و نەمان بکەین، چکە هیچ بەتەما ئەوە نەبوون کە دەرچین. یعنی بۆ نمونە کاک شادمانمان لەگەڵا بوو تەلەبێ زانکۆ بوو، زانکۆی تەواوکو هەوی زانکۆکەی سووتان لە بنبەردەکە. مامەسا جەمال لەندێ پارەی ئێرانی پێبوو هەمووی دڕان وتی نۆک لەم پاسدارانمان گرتو، ینی کەس بەتەما نەبوو. من بیرم لەوا کردەوە، یعنی سەیری ئاومەکەمە کرد چۆن ئەگەر وەکو شخصی خۆم تەمام هەر کەسە بیر لەوا کردەوە چۆن شەڕ بکا و تاکۆ و کاتێک شەی دەبین مقاومەت بکەین. تا ئێوارە ئێمە لەژێر تەقە و قەسف و ئانە بووین، سەرەتا ویستمان مقاومە بکەین، بەڵام هێزەکە ئێمە هێزەکە 20 پێشمەرگەیە کە بوون، چەکی قورسمانی چ پێ نەبوو، هەرە و فیشەکانەشمان پێ بوو کە پێمان بوو، فیشێکی تر نەبوو. یعنی ئەمان توانی ساعتە 2 ساعت شەڕکەین و تیا بچین. لەبەر بڕیارماننا خۆمان بشارینەوە گەر هێز گەیشتە سەرمان بۆی زەڵبەی گەورە بووە شەین پێشۆی شەید بین، ئەو کاتە مقاومە بکەین و ئەگەری دەرچوین دەرەچین. ئیتر تاکو شەوماینەوە لەژێر مەجموعە تایرە بەردی گەورە گەورە خۆمان شادەوە. خۆی قانونی سەربازی وایە کە شوێنەکە گەرن یەکسەر ناڕۆنە پێشەوە، جینایمە دقەی 2 دقە دووربین لە هێزەکەی دوژمنەوە. ئیتر کە شەو هات بەسەرا زۆربەی پێشبانەکانی چیمایی تەسیری تێکرد بوون، ینی بە کەمی مەسەرەن بەتابەتی بۆ بینین وشتیوە. شەو توانیمان چەند سەمەتێ دوورکەوینەوە بۆ ڕێژ دوایی هەر لە ناو مەجموعە شوێنم پێوتێ پلەی بەردەعالی هەموو بەردی گەورە گەورەیە لەوە خۆمان شادەوە تا شەو ئەو ڕۆژە تا ئێوارە شەو داهات هەر ئێمە تەقەمان لەسەر بوو و هیچ ئێمە ئینمان نەکرد، ینی مهمەکەمانە بوو خۆم شارینەوە. بەرحال ڕۆژی دواتر گەیشتە نزیک گوندی زەرزی، لەوێ
گوندەکە خەڵکی گوندەکە لەو منطقان دەوروبەری دێ خواردنوشتیان شار بووە بەڵام خۆیان ڕۆشت بوون هەموو ئەنفال کرابوون هەندێکیان ڕۆشت بوون ئەوی ما بۆ ئەنفال کرابوو ئیتر ئاردوو ڕۆن و شتانەمان دۆزیەوە ناوساجمان دروست کرد و شەوماینەوە تر بەرحاڵی مەماوەکی زۆر لەو چەماماینەوە لە بەردەستی دوژمناکەم مەجای حرەکەمان کەم بووە تاکو ڕۆژێ یەکێکمان لەگەڵاو کەسە بازی هەڵاتو بوو چەند مەتری لەمان دوورکەوتەوە گیرایانی جاشگرتیان بەس ئەوە بۆ قسەی بتوی خۆم بە تەنیام یعنی ترافی نەکرد بوو دوای جاشەکان بە پارە ئازادیان کرد بوو بەرحاڵ دوایە ئەوە کە زانیمان ڕێگەکە زۆر مانەمان زۆر سەختە ڕێمان پەڕینەوە بۆ پیرەمەگرون ئیتر بە زۆر بە زەحمە پەڕێنەوە تەمان چکە بە دان هەزار جێش و جاش لەو منطقەیە بوو کاک ئەحمەد عەبدوڵڵا خەڵکی قەرستانە پیاویش تێکۆشە لە باوکی کاک فواد قەرستانی کە کادێکی وشیار و ئازای ئەو سەردەمانە بوو ئیتر تەکلیفمان لێ کرد کە من لە دوورەوە ناسیم تەمەن دووربینم پێ بوو تەکلیفم لێ کرد کە نامەمان بۆ بگەێنە بۆ سلێمانی ئیتر نامەیەکم یا دەستی نامەکەی بر بۆ سلێمانی ڕاستیەکەی دانی داواکاریمان لە هەندێک ڕێخست و هەندێک دۆست کرد بۆ بەیانی هەر ئەو ڕۆژە ڕۆشتنەوە بۆ بەیانی هاتنەوە بە دەگمانەوە کە من تەوەقع من ناکرد تەمەنەوەی کە من باسی یەکەم ڕەنگە زەحمەت خەڵک باوڕکە کە لە دوای ئەنفال کە دێهات لە کوردستانە نەماوە پێشمەرگە نەماوە چەند مەفرەزەیەکی بچووکشی وەک ئێمە کە لە شوێنی جیاجا لێکتی دابڕابوونی ئەوانە یعنی هەموو خەڵک ئامادەی هاوکاری بوو باوەڕەکەی تەنانەت ئەوانەی کە چەکداری دوژمن بوون ئامادەی هاوکاری بوون و ئێمە تەنزیماتیشمانە بۆ یەکێک لەوانە سێحاجی کە خۆی کاتی خۆی فەرماندەی کرد بوو بەڵام بە بڵێن ڕزامەندی شۆڕژ چەکی خەفیێڵ گرت بوو بۆی هاوکاری پێشمەرگە بکە و ئەو کوڕێک ناوی سەید مستەفا بوو تاوان دوانە دووچیان ئەدام کان لەسەر ئەو پرۆسەیە بەداخەوە یادیان بەخێر سەید مستەفای نردوو سێحاجی خواردن و جلوبەرگ و ئەو شتانیان هێنابوو ینی خواردانیان هێنابوو کە من نەمان بینین و گۆشت و ئەنواوشقاشتی سلێمانیان هێنابوو جگەرە و ئیتر وتیان چیتانەیە وتم ئەمانەیە ئەم هێزە بەشێکی دەرکەین چکە هێزەکە پەرت و بڵاو هەندێکی نەخۆش بندێکی بەتەمەەن بوو برینان هەبوو توانای شاخە و داخ و ئەم شتانی نەبوو وتی ئامادەین هەمووتان دەرکەێنی کێشەمان نییە یان شوێنەکانمان بگوازینەوە بەرەومە بەندیسێ بەرحاڵ سەید مستەفا ڕۆیشت وتم مادەم وایە کامێرەی لەگەڵ خۆ بێنە کاتیتەوە ئێمە ڕێخستنەکانی ناوشار بە نامەیەک ئاگادار کراینەوە لەو کاتانە کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ئەنفالە بەدناوەکە کە دەستی پێکرد داوایان لێ کردین وەکو ڕێخستن ئێمە بتوانین هاریکاری ئەو هێزانە بکەین ئەو پارتیزانانە بکەین کەوا ڕەتڵەکانی 23 سوورداش و لە منطقەی سوورداش و چەمی ڕێزانە ئێمە هاوکاریان بکەین دیارە هەموو هاوکاریەکان و هەموو کارێکمان بە ئاگاداری ڕێخستنەکانی ناو شار بوو لە تەوجیه کە کرابوو لەلایەن بەڕێز کاک نەوشیروانەوە کە ئەو وەختە ئەو سەرپەرشتی هەموو کارەکانی ئەکرد و ئیعازی ئەدا بە ناوشار و ئێمەش لە ناوشارەوە کارەکانمان پێ ئەگەشت و دەست بەکار ئەبووین لەوانەی کە بۆیان دیاریە کردین لەو کاتەیە هێزی پێشمەرگە هیچ گوند و سنوورێکی نەما بوو خواردن و پێداویستیان نەما بوو بە هیچ شێوەیەک لەلایەن ڕێخستنانی ناوشارەوە شەهید بەکری دارتاش چاوپێکەوتنمان کرد بەرنامەمان دانا کەوا ئێمە بتوانین پێداویستنەکانی هێزی پێشمەرگە جێبەجێ بکەین خۆشبەختانە لەو کاتە ئێمە ئەو ئەرکانی کە پێمان سپێردرات
لەلایەن خواردن دەرمان پێداویستیەکان گواستنەوەی هێزی پێشمەرگە بۆ سنووری ئازادکراو لە ڕانیەوە بەرەو حدودەکان و هێنانی بریندار ئەوانەی کە پێویست بووە لەو کاتەیە بۆ ئەو هێزانە ئێمە جێبەجێمان کردووە. دیارە ئەم ئیشوکارانە بە شەخصێک و دوان نەکراوە. ئێمە کۆمەڵە کەسێک بووین لە ڕێخستنەکان کە ئیشمان کردووە. سەرەتا داوای لێبوردنەکەم ئەگەر ناوی هەر هەمیانم لەبەر نەبێت، بەڵام بەزەوەی کە لە یادمە حەسەن محەممەد عەبدوڕەحمانم لە یادا، سەباح محەممەد عەبدوڕەحمانم لە یادا، نەوزاد مەجید شەریفم لە یادا، ستار سەعیدم لە یادا، جەمال شەریفم لە یادا، سابیر ساڵح لە یادا و کاک فەرهاد ناوی باوکی بە داوای لێبوردنەکەم نازانم، زائیدەن خۆم کە ناوم عەزیز محەممەد عەبدوڕەحمانە. ئەمانە ئیش و کاری ڕێخستنەکان ئێمە جێبەجێمان ئەکرد. ئەوەی کە ئەرکە سەرەکیەکە ئەیبینی لەم ئیش و کارانەیە ئەبێ یادی عەلی کاکەڕەش لە یاد نەکەین، چونکە سەبەبی ڕئیسی حەلقە بەستنەوەی ئێمە هەم بە شاخەوە هەم بە ناوشارەوە نامەیەکی عەلی بسکۆل بوو. ئەو گەیانیە دەستم کەوا من پەیوەندی بە بەکری دارتاشەوە بکەم. ئەو وەختە دیارە خاڵە بەکرم نەناسیوە، کاک بەکری دارتاشم نەناسیوە، بۆ هۆی ئەو نامەوە توانیومە. لەگەڵ تێکەڵاو بوونمان بەمانە کاک عەبدولکەریم هەڵەدنی ئەو وەختە لە تیپی 23 سرتواژ بووە، لەوە پێش بەرپرسیارەتی هەبووە. ئەو هاتە کای ئیشەکەوە. لەگەڵ ئەمانەیە کاک عەبدولکەریم هاتوو چۆی ناوشاری ئەکرد. پێشمەرگەش بوو لەسەر ڕاستپاردەی ڕێخستنەکان. ئەم حەلقەی وەسڵی بینی ڕێخستن و هەندێ ناو هێزی پێشمەرگەی ئەکرد. هێزی پێشمەرگەکان کە لەوێ لیان قەوما بەشێکی سۆری هێزەکە پەڕێەوە شاخی پیرەمەگرون، شاخی پیرەمەگرون شاخێکی ڕق و تەقا. ئەبەخڕە و شێخ نەوزەر و چەند پێشمەرگەیەکی کە هاتنەکەنەکەوە یەکەم جار هاتنەکەنەکەەوە و لێەوە نامەیەکیان نووسی بۆ یاسینی برام کە بە دەمیانەوە چوو. ئەبەخڕە شێخ نەوزەر نامەیەکی بۆ نووسی بۆ سەید حاجی بەڕەحمەت بێ. سەید حاجی کە یاسینی برام چوو بە دوایەک سواری لانکرۆزەر بووتی لە جیاتی کەڕەت 1000 کەرەمبلم بکرێ بە پەتی ئیداما من ئامادەم بۆ ڕزگارکردنی پێشمەرگە. سەید حاجی خۆی پێشتر جێگرتی بوو، دواتر لەگەڵ سواراغای سەرکەبکانە هاتبووە ئامرسریە بوو لەوێ لای ئەمان ئەو ڕۆحە پێشمەرگایەتی هەرتیاما بوو. یاسینی برام ئەو کۆمەڵە پێشمەرگەی لە کەنەکەەوە لەگەڵ سەید حاجیا سوار کرده بوو، ئەوەی لە سیارەکەی یاسین ئاجایی بوو بۆ باقی لە سیارەکەی سەید حاجیا سەید حاجی بە یاسینی وتبوو لە هیچ سەیتەرێک ناوەستی بە دوای مناوەرە تا ڕانێ. ئەوانیان گەیانە منتقەی ڕانێ. منیش بڵێن دواتر وەستا نورەدین جوایی بۆ ناردین بە بەلاعەتی مەلا سابیرە کە ماڵیان لە سووسێ بوو. بەراعەت کوڕێکی ئازاب و گەنجێکی تازە پێگەی بوو، هەم خۆیمان بەکارهێنا بۆ ئیش و کار و ناوهێزی پێشمەرگە و هەم هەوێکەشیمان بەکارهێنا کە هێشتا مالیەکەی نەگیرا بوو. لەگەڵ بەراعەت و ئیسماعیلی برای وەستا نورەدینە ئەوەی کە بۆمان بڕواکەبا بوو مریش کوانەمان کڕی و هەر ئەسرەکەی سیارەکەمان لە سووسێ لە ماڵی بەراعەت دانا و بە پێش سەرکەوتین بۆ شاخی پیرەمەگرون بۆ دۆڵەبی. چوینە بەشێک لە هێزەکەمان بینی چەند پێشمەرگەیەک و تەکبیرمان لەگەڵا کردن کە بۆ بەیانی بێنە سووسێ، ئێمە ئەچین بە دەمیان و یانگوازینەوە بەرەو ئەو شوێنانی کە ئەیانەوێ شوێنی ڕزگار کراوە. بۆ بەیانی یاسینی برام و محەیدین هەزارمێردی و کەمال قایکەنی کەمال حەمە ساڵح و ئەمە بە چەند سیارەیەکەوە چوین کە چوینە سووسێ، جەماعەتێکی تەواوی بەرەو سووسێ ڕۆیشتن. ئیتر ئێمەش ترسی ئەومان هەبوو کە لەوانەیە ئەمانە پیان زانی بێتن ئەو پێشمەرگانە هاتوونەتە سووسێ. دواتر من خۆم بە سیارەکەی کەمال تەکسی بوو چوون بۆ ناو سووسێ و پێم وتم کاکە گەر هەر شتێک بوو شەڕی خۆتان کەن و یەکسەر بڕۆنەوە بەرەو شاخەکە هەتا ئەم تەواریانە لەم ناوانە بمێنن ئێمە ناتوانین تانگوازینەوە. حاج عومەر مێنا وتم حاج عومەر تۆ وەرە سیلا حوشتەکەیم شاردەوە خۆیم کرد بە سایەقی سیارەکەی خۆم ئەو سیارە لێ بخوڕێ بینەوە لە ماڵی کەمال لە تاسوولجە کە حاج عومەرم دانا و گەڕاینەوە تەوارەکان ڕۆیشت بوون. ئیتر ئەو کۆمەڵە پێشمەرگەمان هێنا بۆ ماڵی کەمالی حەمە ساڵ لە تاسوولجە. لەوێ خۆیان شتوو
کەریمی نالەباخی و مامۆستا سالار کۆی کە ڕابەرسیاسی تیبی بیستێ بوو ئەو دوانم برد بۆ ڕانیە برنە ڕانێ برنە ماڵی عەبدوڵای حاجی ڕەسوڵ و لەوێ بە ئامۆزایەکی عەبدوڵای حاجی ڕەسوڵا بەڕێمان کردن بەرەو بۆڵی ئۆستێرۆکان بناری قەندیل لای مقڕی دموکراتەکانی ئێران دواتر گەڕامەوە بڵێن ئیتر وردە وردە زیادمان کرد ئەو کەسانەی کە بوون بە هاوکارمان بڵێن اینجا دەفتەر خدمەم لە فازیلی حاج فارس و سالاری حاج حسەی قەرەوەسی و لە ئەحمەد کێلەسپی چۆخە ئەحمەد و لە ئەنۆری کێلەسپی و لە عەلەشەمە و لەمانە وەرگرتە بوو دەفتەر خدمەکەی محەدین هەم ئیشی لەگەڵاکردین هەم بەکارمێنە دواتر بۆ چەند ڕۆژێک سەید حاجی ئەوان لە گەراجەکەی یاسینی برام بوون من کە چوم بە یاسینم ڕاگەیان وتمەوە بیکەیسیەک وەستانوردین شاردبیەوە لە لای جەمالی شەقرەوەفی سووسیە بیکەسیەکەم لێ وەرگرتە بوو بیکەیسیەکەم دەرکرد دواتر کە چوم باسی بیکەیسەکەم کرد سێرم کرد سەید حاجیوان لێ بوون من سەید حاجیم ناناسی یاسین پێی ناسانمەوە سەید حاجی و عەلی برام و ئێوارە داوەتم بۆ کردم بۆ ماڵەوە شەو مستەفا بە منی وتی ئێوە بەچی پێشمەرگە ئەگوازنەوە وتم کۆمەڵە دەفتەر خدمە و هەوێی نفوسی ئەوانەی مالدەکانە نەگیراوە سیلاحەکانیان نەشارمەوە بەو شێوەیە لەژێر کشنوشتەکە ئەیان گوازمەوە تو بۆ نایە نوسخەیەکی عەدەم تەعەڕوزی ئەمنی عامد بۆ پەیاکەم ئەوەی خەڵق خۆی پێوەفشەکاتەوە تۆ مەجموعەکەم بۆ تەبەکەی من مۆری ئەمنی عامە دروستەکەم ڕسمی پێشمەرگەکان ئەگرین بۆی بتوانین بە ئازادی ئەو پێشمەرگانە بە سیلای خوانە بەجادی قیرا بگوازینەوە دوای نوسخەکەی بۆ پیا کردم منی ژیان بە حاجە ڕەحمان سەنگاوی کە مەسئولی تابعە بوو ناو محکەمەی سلێمانیان لەگەڵ دوو کچە یەک باوش عەدەم تەعەڕوزیان بۆ تەبع کردم و هێنای وتی ئەمە لە خۆت یعنی تەقریبا ئەوە نابوو کە هێنایی تر زۆر بوو بڵێن لەوانەیە بڵێن بەلای کەمەوە 300-400 نوسخە بوو وتی ئەمە لە خۆ زیاتر نامێت کەسێک کە بزانێکەوە من ئەمەم بۆ کردووی وتم زۆر باشە چونکە ئەوان کە عەبدوڕەحمانیان نەناسی دواتر کە ئیتر هەرچی پێشمەرگەیەکمانی هێنا کاک مستەفا ڕسمەکەیە لە عەدەم تەعەڕوزەکە و مۆرێ کرد و ئیمزایە کرد وەکو مدیرێتی ئەمنی عامە ڕاست بە سیلای خوانە بەجادی قیرامان گواستن دوایەوە ئێوێزە گیر خوارد و هیچ دەرگا و ڕێگایەک نامێنێت بۆ ئەوەی دەرباز بن ڕێخستنەکانی ئەو کاتی نێو شارەکان ئازایانە بەفریان دەکەون و چەندین پێشمەرگە دەهێننەوە ناوشار و دواتریش ڕەوانەی ڕانیە و سەرکردایەتیان دەکەنەوە من بە جیاز لەگەڵ قالی پچکۆل قسەم کرد شەو درەنگ چکەوان شوێنەکان لە چەگەرەزان هێزی چەکدار چوو بە سەریان هێزی دوژمن چوو بە سەریان خۆیان شار بۆ درەنگ ئاتنە سەرخەت وتم بگەڕێنەوە کە گەڕانەوە شەو گەڕانەوە بۆ بەیانی سێ حاجی و کاک ئەحمەد یادیان بەخێر هاتنەوە بەتانیەکمان هەڵا هەموو هێزەکە ڕسمان بۆ گرتم ڕسمی هەویە هەموو هێزەکە لە سێ حاجی خۆی سەی مەسەفا یادی بەخێر هینی شێزانی تەزویر و شتیوە هەوێی تەزویری بە هەموو هێزەکە دروست کرد و بڕیارماندا ئەوانەی ئەمانەوێ ڕوانیان کەین بەرەو مەڵبەندی سێ ئیترەوە بوو بۆ دوو ڕۆژ دوایەوە مەوعیدماندانە لە باینجان بەشە لێ هێزەکە ئەوانەیەمانەوێ چەند پێشمەرگەیەک کە بەکو تەجروبە بیان نێرین بۆ مەڵبەندی سێ لە باینجان لە پشتی بازیان ببوورە پشتی باینجان ئەو کاتە بڵین تازە منجەڵاکە دروستەکە شوێنێکماندانە لە خانوێکی چۆڵە وێنە هەشت کەسمان جیا کردەوە هەشت پێشمەرگە و من و کاک عەتاتەمان پێشتر ڕۆیشتین بۆ ئەو بەر ڕۆژە پێشە شوێنەکەمان دیاری کرد و بە جیاز کالیەوەمان ئاگادار کردەوە پێشمەرگەکان بنێرن ئەوە پێشمەرگان هاتن لە خانوێکی چۆڵە کاک عەلی کاکەڕەش و چەند کەسی چگەڵا بوو کا حەسەنی حەمە بەگوو ئەمان هاتن هێزەکەمان تەسلیم کردن و بە سارەکەی شەی سەی حاجی هەموو بەچەکەوە بەناو هەموو سەیتەرەکانە بەرەوڕانێ بەڕێکران و لێوە بەرەو مەڵبەندی سێ بەڕێکران ئەو هێزەی تر بەو شێوە پەیوەندیمان دروست کرد دوای ئەوە من دوای و گەڕانی بۆ چەمی ڕێزان تۆزە زەخ لەسەر جەمی ڕێزان کەم بووەوە ئیتر من کە عەلی وتی با پەیوەندی بکەین بە ڕێکخراوی سلێمانیەوە
نامەی شیامێ من چوون بۆ ماڵی شەید وەسا بەکری دارتاش کە ئەو کات ئەندامی ڕێخاوی سلێمانی بوو و بەڵام من یەکەم جار من چوم و قاتی جری کوردیم لەبەر کرد تەمەنە بە چەند بنکەیکی سەرەکیمانە بوو لە بازیان ماڵی سێبرا حەسەنی حەمەبەگ و عوزەری حەمەبەگ و کاک سەباحی حەمەبەگ پارکۆچی دوایی کرد یادی بەخێر تەمە خێزانەکانی لەگەڵ کاگنەوزادی بازیان و کەسوکارەکانیش هەندێک حزبی ئەوانە بۆم و هاوکاریانە کردین. بەرنمەکەتان بەرنمەیەکی پیرۆسە، بەرنمەیەکی یادگاری ئەو ڕۆژە سەختانەیە کە ئێستا لە لای هەندێک خەڵق و بە تایبەتی لە لای جیلی نوێ باسی ئەەکەی لەوانەیە بڕوانەکەن چکو ئەو کاتە ئەوە سەخت بوو، بەڵام لەگەڵ ئەوەشە ئیرادە زۆر بەهێز بوو، ورەی ئینسان زۆر بەهێز بوو، مەسلەی نیشتیمانی و نەتەوەی و خاک و گەل وای لێ ئەکردی کە سڵ لە هیچ شتێک نەکەیتەوانێ و لە هیچ شتێک ترست نەبێ تەنها لە پێناک و خاک و نیشتیمان و گەلەکە تا ئامادەبی گیانی خۆت بەخدکەی، ئامادەبی پێشبڕچێ بوو لەسەر شەهید بوون، پێشبڕچێ بوو لەسەر ئەوەی ئەگەر جیرام ئەگەر کەشف بووم ئاشکرا بووم چۆن لە زیندانەکانە قارەمانانە بەرەنگاری دوژمنان بوەستمەوانێ و بە هیچ شێوەیەک دان بە هیچ شتێک ئەوانەوێت دانیان پیانەنێم و خۆڕاگر بین لەسەر ئەوانە پێشبڕچێ بوو لە زۆربەی کۆبنەوەکاندا کە کۆبنەوەکانمانە کرد کۆبنەوەکانی ڕێخستن باسمان لەوە ئەکرد کە چۆن خۆمان ئامادەکەین بۆ ئەو کاتە ئەگەر کەشف بوون و جیران خۆڕاگرانە لە زیندانەکانە وەڵامی دوژمن بدەینەوە و هیچ شتێک بۆ دوژمن نەدرچێنین و دوژمن سوودمان لێ نەبینێ. ئەو کاتە کە ئێمە من خۆم لە ساڵی 1992 پەیوەندیم کردو بە ڕێخستنەوە لە سنووری TP37 شارباژێر تا ئەو کاتێک کە ئەنفال بوو کە کاتی ئەنفالەکان ئێمە هاتینە بازیان لە بازیان یەکسەر پەیوەندیم کردەوە بە TP23 سوورداش کە مەلافەرمان مەسوولی تەنزیم بوو، ڕاستەخۆ پەیوەندیم پێوە کرد و یەکەم کۆبنەوەم لە گوندی گولیجا لەگەڵ کرد و دەستمان کردەوە بە دروستکردنی شانە و پۆلەکانی ڕێخستن لە بازیان تا ئەو کاتەی ئەنفال ناوچەی بازیان و چەمی ڕزان و سوورداشی گرتەوە. ئێمە بەردەوام دوای ئەنفالیش بە هیچ شێوێک نەپچڕین و هاوکاری ئەو پێشمەرگە و ئەو هێزانە بووین کە لە ناوچەکاندا مابوونەوە بەتابەتی لە ناوچەکەی ئێمە لە چەمی ڕزان کە چەمی ڕزان ناوچەیەکی سەختە، ناوچەیەکە شوێنی حەشارگەی زۆر تێدایە، پێشمەرگەی زۆری تیاما بۆوانێ ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەکردن و بە تایبەتیش پەیوەندەکە لە ڕێی مەلافەرمانەوە ئێمە دروستمان کردەوە بەو هێزانەوە کە ئەو هێزانە ئەو کاتە کاک عەلی بچکۆلی لێبوو، کاک عادلی TP 25 خەڵخاڵانی لێبوو، کاک ڕەفعەتی لێبوو، نازانم کاک ڕەفعەت لە چی پێچیان بوو 25 بوو، ئەبزانم ئەویش مەسوولی تەنزیم بوو و مەلافەرمان خۆی مەسوولی تەنزیمی 23 بوو و کۆمەڵی برادری تر و کۆمەڵی پێشمەرگەی زۆر لە ناوچەکەمانەوە. ئێمە بەردەوام هاوکاری ئەو هێزانە بووین و لە خواردن و لە پێداویستی و لە جلوبەرگ و لە پەیوەندیان بە ڕێخستنی ناوشاری سلێمانیەوە و لە ڕێی ڕێخستنەکانی ناوشاری سلێمانیشەوە پەیوەندیان بە ڕانێەوە و لە ڕانێشەوە پەیوەندیان ڕاستەخۆ بە سەرکردایەتیەوە و ئەو کاتانێمە ئیشەکانمان وا دەست پێ کرد هەندێک لەو پێشمەرگانە پێویست بوون کە بگەێنرێنەوە سەرکردایەتی. دەستەکانتان چێون گروپەکان چێون سەرەتا بزان. ئێمە ئەو گروپەی کە لە باینجان دەستمان بە ئیشکردن کرد یەکەم جار ڕێخستنەکان کاعوزێر بوو، کاک سەباحی برای بوو، من بووم، ستاری حاجی سعید کە خاڵۆ زامە، جەمالی حاجی فەرز کە خاڵم بوو، کاک فەرهاد محەممەد کە خەڵکی دەرگەزێن بوو لە باینجان دادەنیشتن، کاک سابیر ساڵح کەریم بوو، سالاری براشی هاوکارمان بوو لە باینجان دەستمان کرد بە شانەکان و دروستکردنی ڕێخستنەکان و ئەوانە هاوکار بووین لەگەڵ ئەو پێشمەرگانە. چەندین پێشمەرگەمان هێنایە باینجان و لە باینجانەوە پەیوەندیمان پێوەکردن بە ڕێکخراوی سلێمانی کە کاک عەلی کاکە ڕەش
زیاتر ئەو کاتێکا علی کاکە ڕەش ڕەبتی ئەوەی دروست کرد لەگەڵ ڕێکخراوی سلێمانیا و ئەو پێشمەرگانە و ئەو بریندارانی کە ئێمە ئەمان هێنانە باینجان زۆربیان کاک علی کاکە ڕەش لە ڕێی ئەوە دەگەێنرانە ڕێخستنی سلێمانی و وەستا بەکری دارتاشیش کە ئەو کاتە لێبسراوی کرد بوو لە ڕێخستنی سلێمانی وەری ئەگرتن و عیلاجیان بۆ ئەکردن و ئەگەێنرانەوە بە سەرکردایەتیەوە. دابینکردنی ئەم پێداویسیانە لە ڕووی مادیەکە و ڕێخستنی ناوشار جێبەجێ ئەکرد، دابینی ئەکرد. لە ناوشار بۆمانە هات، خۆمان لە مجەمەعەکانەمان کڕی ئەم پێداویستانە هەمی کۆ ئەکرایەوە لە ماڵی منە. شەو بە گوێ درێژ بارمانە کرد شوێنمان هەبوو. ماڵی من لە مجەمەعی باینجان بوو ئەو کاتە، لە مجەمەعی باینجان بوو. ئەو ئەشیانە لە ماڵی من کۆ ئەکرایەوە شەو بە گوێ درێژ ئەمان بردە ناوچەیەک لەو ناوچەیە دیاریکرا بوو، دامان ئەناو هێزی پێشمەرگە ئەهاتن ئەیان برد. ئەمانەی کە ئەی برد ئەم ئەشیانەی ئەبرد ئەکسێرێتی وەخت عەتای حاجی محەممەد هەبوو وڵاغلووی خۆی هەر پێشمەرگە بوو و زیاتر لەو کاتانە زیاتر لە 20 کەڕەت هاتووەتە مجەمەعی پیرە باینجان بۆ ماڵی من هاتووە لەگەڵ عەبدولکەریمە. خۆم لەگەڵ کاک عەبدولکەریم و مستەفا عەزیەدین یادی بەخێر ئەو ئەدام کرا کەڕەتێک ئەو ئەزراقانەمان گەیانە چەمی ڕەزان بۆ ناو هێزی پێشمەرگە. لە میانەی ئەمانەیە دیار بوو لە سەرەتایە کۆبوونەوەیەکمان کرد لە گوندی ئەڵڵاقولی بە سەرپەرشتی مەلافەرمان عەبدولکەریم هەڵەدنی. باشە مەلافەرمان ئەو وەختە لێپرساوی ڕێخستنی 23 سوورداش بوو. کۆبوونەوەیەکی کرد لەگەڵ من و عەلی کاکە ڕەشە و مستەفا عەزیەدینە چۆن ئەم کارانە بکەین بۆ ئەوەی هەچی شتێک بێ لەژێر کار و تەوجیهی ڕێخستنەکان بێت ئەم ئیشانە بکەین. ئەو شەوە لە کۆبوونەوەکانە داوایان لێ کردین ئەو پێشمەرگانەی کە ئەیان گوازینەوە بۆ ناوشار و بۆ حدودەکان ئەبێ بە تەوجیهی ئەوان بێ و لەسەر ڕاستپاردەی ئەوان بێت، لەسەر ڕاستپاردەی ئەوە بێ. ئێمەش زۆر مەلاحەزەی ئەوەمانە کرد. ترسمان هەبوو یەکێک لە ڕۆژێ لە ڕۆژان یەکێک زەلەیەک بکە ئەبوایە ئیلتیزاممان بە ڕێخستنەکانەوە بکردا بە تەوجیهەکانەوە بکە. یەکەمین شەوت کە فوادی مامەحمەدی قەرەچستان خۆی پێشمەرگە بوو، بەڵێ هێنامانە مجەمەعی باینجان کلاشکۆف و سیلاحەکانی خۆشی پێبوو لە پارچەیە ئەرزا خۆم شاردمەوە. کاک فوادم بردە پشت ماڵی خۆمان سوتفە وای بوو لە 3-4 کەلاوەی لێبوو. هەچی هێزێکی بە شاخەکەمان هێنایە ناو مجەمەعی باینجان ئەم بردە ئەو کەلاوانەوە بۆ لە بەردووشت. یەکەمین شت پشتی بە پشتی خۆمانەوە بوو. باشە بۆی هەج ئەحداسێک بێ ئێمە زووترین کات شتەکان بزانین لەگەڵ هێنانیشیان بۆ ناو ئەو کەلاوەیە پێمان ئەوەتن ئەگەر هەشتێک هەبوو ئێوە دەستکراوە بن بە هیچ شێوەیەک چاوەڕوانی ئەوە مەکەن کە ئێمە بتوانین فریاتان بکەوین عن حاڵە ساب لەبەرەوە شوێنەکە وا بوو کە نەمانتوانی هیچ شتێ بکەین. لەگەڵ عوزێرە کە دەستمان کرد بە ئیشکردن یەکەم ڕۆژ من لەبەر بێشتی خێزانەکەشم لەگەڵ خۆمابرد لەگەڵ کاک مستەفایە چوینە ماڵی کاک عوزێر و کاک عوزێر سێقۆڵی شەو بەناو ئەو هەموو جێش و جاشوور ڕەبایەیە ئیتفاقمان هەبوو لە کەلاوەکانی ئەڵڵاقولی کە چوین مەلافەرمان و عەبدولکەریم هەڵەدنی و عەتای حاجی محەممە و برادێککە هاتبوونە خوارەوە. ئیتر ئێمەش مەلافەرمان هەندێک قسەی کرد قسەکانی بەدڵ نەبوو چونکە وتی ئێمە ئەمانەوێت لە مەولا لە ڕێگای تەنزیمەوە ئیشەکانمان بۆ بکەن و وەکو تەنزیم ئیشەکانمان بۆ بکەن و ئێمە هەچیتان بۆ جیاکەینەوە ئەبێ ئەوانەمان بۆ بگوازنەوە کەچی بە ئەکسیشەوە هەر دواتر 12 پێشمەرگیان بۆ ناردین بۆ دوو شەولەوە دووە بۆ قوتەی بینی کوپەل و ئەڵڵاقولی کە چوینێ نامان دوانێن برازەکانی ئەلیپسکۆل بوون لە پێشە ئینەکانی خۆیانە نەنان. ئەجا کاک عوزێر بە تاقی تەنیا لە مجەمعی باینجان و کلاشکۆفێکێ کردە شانی لەگەڵ من هات بۆ ئەو شاخە بە کۆمەڵ پێشمەرگەمانیان نایە خوارەوە. جا بڵێن ئەمانش کە ئەمان بردن جا ڕۆژێکیان حەفە پێشمەرگەمان پێ بوو
حەڤە پێشمەرگەمان پێ بوو چاخانەکانی کانیوەتمان تێک چوو بوو چاخانەیەک لە خەلەکان مابوو ئێشتا تێک نەچوو بوو کە لاماندان بۆ نانی بەیانی بەم حەڤە پێشمەرگەوە جەماعەتی چایکی و شتەکە هەرەوە بوونیانێ ئۆرێکاکێ و پێشمەرگەن چیەکەن لەم سەرجادەیە شکلی پێشمەرگە ناشارێتەوە یەکێ سەری سفرە یەکێ قژی هاتووە یەکێ ڕیشی یەک پێڵاوی جلی تفەنگەکانی جیاواز بوو لەگەڵ جاشە سوورەیان زانی ئەمانە پێشمەرگەن ئەم ئیش و کارانەی کردومانە ئێمە کە ئەمان کرد لە دوای پەرتەوازبوونی هێزی پێشمەرگە بوو متەفەڕقە با بڵێم کە کەلیمەیەکی عەرەبیە کە کۆ ئەکرانەوە لە چەمی ڕزان و ئەو وەختە ڕابەری سەیبراهیمی لێبوو جەمالی حاجی محەمەدی لێبوو عەلی بچکۆلی لێبوو کە عەلی بچکۆل ئەو وەختە سەرپەرشتیاری هێزی عەسکەری مەڵبەندی دوو بوو ئەو کۆکراوە و منبعی ئەو هێزە متەفەڕقانە بوون لە چەمی ڕزان و پیرەمەگرون کە کۆیان نەکردنەوە هەچ پێشمەرگەیەکمان دەرەکرد لە بەرسەیتەرەکان بۆ ئەوە کەوا مسەمسەچێکیان پێبێت لە ماڵی من ڕسمی پێشمەرگەکەمانەیە لە عەدەم تەعەڕوزەکە و کاک مستەفا مۆرێکی لێ ئەدا ئەم پێشمەرگانە بۆ دوو شوێن ئەگەوازرانەوە ئەم دوو پێشمەرگە ئەوەندەی دەرفەت هەبوایە ڕاستەوخۆ ئەبران بۆ ئێڕانیە و لە ڕانیەوە بۆ دەیەک بوو وە بزانم ناوی باداوا بوو لێوە ڕزگارەکران بەرەو ناوچەکانی ئازادکراوی ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگە ئەوەی کە دەرفەت نەبوو عەلی کاکە ڕەش ئەیبردە ماڵی خۆیان ئەیبردە ماڵی خۆیان لەوێ تا دەرفەتێدی دیارە ئەم هێزی پێشمەرگانش کە گوازراوەتەوە ئەبێ یادی جوامێری سەید حاجی لە یاد نەکرێت سەید حاجی بۆ خۆی ئامرسریە بوو سەید حاجی زۆر بە شێوەیەکی جوامێرانە هاتە پێشە لەگەڵمانە تەنانەت من کڕە تێگاگام لێ بوو ئەوێت ئەگەر سەری شمیتیاج بچێت ئەگەر سەری شمیتیا بچێت من ئامادەم هەتا دوا پێشمەرگە کە ئەیگوازینەوە ئەیگەینە ناوچەی ڕزگارکراوەکان من دەست لەم کارە بەرنادەم و فعلەن واژ بوو ئەمە تا سووسێ مابوو لە سووسێەوە ئێمە پێشمەرگەمانە گواستەوە کە دواتر بڵێن خەسرەوی حاجەسحە و تۆفی قەسوور و عوسمان بڕنە و کاکەمین و حەمەی حاجی براهیم و کۆمەڵی پێشمەرگەی ترم لە سووسێەوە گواستەوە بڵێن کە هەر لە سووسێەوە عومەری کەریمبەگ و بڵێن ئەمانەمان کە هەر لە سووسێەوە گواستەوە دواتر خەتەکەمان گۆڕی سووسێ تێک چوو بۆ باینجان کە چوینە باینجان عوزێری حەمەبەگ و نەوزادی حاجی مەجیەوانە بوون بە هاوکارمان دەستیان کرد بە ئیشکردن لەگەڵمانە بەڕاستی عوزێر زۆر قارەمانانە شانێکی بە ئیشەکە لەگەڵمانە ئێمە ئیتر دەستمان کرد بە گواستنەوەی پێشمەرگە لەوێەوە خەتەکەمان گواستەوە پێشمەرگەکانیش زیاتر بڵێن یا ئەمان بردە ڕانیە لای ماڵی عەبدوڵای حاجی ڕەسوول و ماڵی مامۆستا وشیار و ماڵی یا ئەمان بردنە ماڵی سەید قادری باداوان دوو کوڕی هەبوو لەتیف و سەید لەتیف و سەید مەحموود ئەو دوانەش بە شەو ئەم پێشمەرگانەیانە برد بەرەو مەڵبەندی سێ چەندین کەس و هاوڵاتی ئاسایی ئامادەیی دەردەبڕن بۆ ڕزگارتنی پێشمەرگە گیرخواردەکان لە کاتێکدا لەو کاتەدا دوژمن بە وردی چاودێری ئەو خەڵکانەی دەکرد کە کەسوکاریان پێشمەرگەیە یان گومانیان لەسەر بوو بەڵام ئەو کەسانە بێ گوێدانە هیچ ترس و فشارێک بەردەوام بوون لە ئەرچی خۆیان سلەمانی نامەی نووسی بەردان نامەیان نووسیەوەها کە عەلی بچکۆل نامەیە نووسی پەیوەندەکانمان نەمووی لە سەرکردایەتی لەگەڵ کاکنیشوان بوو و لە ڕێگەی ئەوە ئیشەکانمان بەردەوام بوو ڕێگە بە پێچوانی ئەمڕۆوە کە پێشمەرگە چەند مەفرزەیەکی کەم مابوو ئەنفال ڕوویا بوو ڕووداوی هەڵەبجە ڕوویا بوو چیمیابارانی هەڵەبجە و دیهات لە کوردستانە نەمابوو بەڵام تاو 180 دەرەجە بە پێچوانی ئەمڕۆ هەموو خەڵکی کوردستان ئامادە هاوکاری بوون یعنی کە ئەم شتان ناجێرن و باسی ئازایەتی خۆمان ناکەین مەبەستمان مووقیفی خەڵکە لەو کاتە ورەی خەڵکە یعنی من لەو کاتە لە دوایان فا لە ناو شاری سلێمانیە لە ماڵی عەلی کاکە ڕەش مەفرەزە پێشمەرگە لە ماڵەکە بە موچەمدا بەش کردووە لە 12 سیارە من ناو شاری سلێمانیە بەکارهێناوە چەندین ماڵ گەڕاوم یعنی ماوەی لە ماڵی
مامەسا خۆشنا و کاک ڕزگار و ماوەیە لە ماڵی شەید وەستا بەکری داتا ڕووم ینی بە چەندین ڕۆژم ماوەیە لە ماڵی هاوڕێکم بووم بە ناوی کاکێ من چەند شوێنی تیش گەڕاوم ینی خەڵکێکی زۆر منیە ناسی علااقاتێکی زۆرم هەبوو بەڵام بێ سڵیمەینەوە مسلمانیە گەڕام ڕاستە احتیاط هاتم وەرەگرت بەڵام خەڵک هەموو هاوکار بوون یعنی بۆ نمونە من چووم پیاوێکە بوو نازانم سا لەکوێ و لەکوێ نییە ناوی سەی ئەحمەدی بەلەمزانی بوو خەڵکی هەڵە بجە بوو هەموو کە سوکاری بەچە چیمایی شەید بووبن مەسئولی حیزبی سەوری کوردستانی بوو لە ڕێگەی مامەسە جەمالەوە وتیەوە ئێمە لە ماڵی ئەمە گەورە بووە وەکو برای من وایە چوون بۆ لای وتی من ئامادەم هەموو پێشۆنەکان بێم بۆ شاق بە کۆڵ بگوازمەوە یعنی کابرا لە شوێنج حساسی دوژمنی شێکرد بەڵام خەڵک هەمووی دش بە بەعز بوون ینی ئەوانەی مەبەستمەوەیە کە ئەوانەی کە لەگەڵ ڕێمیش بوون چەکدارە ڕێمیش بوون هەر ئامادە هێوکاری بوون ڕێخستەکان تەبان دوایەوە کە من لەگەڵ شەید وەستا بەگریدا تا ژیادی بەخێر پەیوەندی بە ڕێخستنەوە کرد دوایەوە شەید جەواری حاجی ڕەشیم بینی شتەکانمان ڕێخەز ئیتر جیازی ڕاکاڵمان هێنا ناو شار جیازەکە لە ڕێگەی کاک شەید حەمە نووری گەرمیانەوە ئەو بە سارە و هێنامانەوە من شماڵی شەید ڕزگار برای کۆسانخانی وەزی کارباری کۆمەڵایەتی فێری بەکارهێنانی جیازەکەم کرد دوایەوە ڕەخسەکان پاریان بەدا 10,000 دیناریان بەو کاتەکە زۆر بوو 10,000 ئەو کاتە ینی هەندێک هاوکاریمان بۆ پێشمەرگە دابین کرد جلوبەرجی زۆرمان کڕی پێڵاوی تازەی زۆرمان کڕی خواردنی زۆر جگەرەی زۆر یعنی لەو شاخ و داخانە هەم پێویستەکانمان لە ڕێگە ڕێخستنەوە دابین کرا دوایە 10,000 دیناری ترمان وەرگرت ئەرخاوی سلێمانیەوە یامان بەشەی سێ حاجی بۆی سیارەکەی بگۆڕ بە سایریش باشتر و لە گواستنەوەی پێشمەرگەکانە بڵێن بەردەوام بێ ئیتر بەو شێوێمە دوایەکە جیازەکەمان گەیان پەیوەندی ئێمە و ڕێکخراوی سلێمانی لەگەڵ سەرکردایەتی و لەگەڵ کاگنیشتوان بەردەوام بوو و ئیتر نامەی کاگنیشتوانیشمان بۆ هات بڵێن بە بروسکە چەند بروسکەیەکمان بۆ هات دوای من برینارمان هێناو ناو شاریانی لێچێک لەوانە کاک ڕەفعت عەبدوڵڵا کە ئێستا دای مەکتەبی سیاسیەکێتیە مارپیەوە یا هێنامان و بۆ سلێمانی و لە ڕێگای بازیان و لە تەسلیمی من خۆم تەسلیمی جواری شەید سابەکریدار تاشمان کرد لە دوکانەکەی خۆیە بە سۆپەرەکەی شەیسێ حاجی دوایەوە ملافرمانمان هێنایەوە تەمان هەر بۆ باینجان و لە باینجان بڵین لە ڕێگەی برادەرەکانی باینجانەوە کاک عوزێر و کاک حەسەن و کاک سباح و کاک نەوزادوان هێنامانەوە بۆ سلێمانی کاک فرمان هەشتی وارە برینار بوو ئێمەش توش شەرێکی گەورە بووین سەواسی شەڕەکەشەکەین هەشتی وارە برینار بوو هەشتی باین لە سلێمانی ئەمەلیاتی بۆ کرا کە کارفەرمان مەسئولی تەنزیم و کەسێکی ناسرا بۆ کاتە یعنی بەردەوام پەیوەندەکانمان بە شێوەیەک لەگەڵ ڕێخستان بەردەوام بوو کە هیچ کەم و کوڕێکمان نەما ئیتر ئەمانتوانی هەموو شتێ دابین بکەین ینی جلو بەرگ و پێداویستی و پەیوەندی شار و شاخ و سەرکردایەتی زۆر ئاسایی وەکو ئێستا چۆن ناڵم بە قەدەم موبایل بەڵام هیچ کێشەمانە بوو لە پەیوەندەکانانە ئەمە مێژووی نەتەوەی کووردە مێژووی ئەو شۆڕجێرانەیە کە ژیان و گیانیان خستووە خزمەت خەڵکو و خاچی کوردستان ئەوان ئێستا شانازی بەو مێژوە دەکەن و دەڵێن ئێمە سەربەرزین ئەوەی ئێستا دەگوزارێت لە کوردستان ئێمە دروستمان نەکردووە ئەوانە بەرپرسن لێی کە نەخەمی خاچیان هەبوو و نەخەمی خەڵک بۆیە داوا دەکەن و دەڵێن کوردستان و خاکەکەی و مێژوەکەی هی خەڵکی کوردستانە نەکدز و گەندەڵکاران بۆیە گرنگە پارێزگاری لێ بکەن و شانازی پێوە بکەن.